یەکێکی دیکە لە پرسەکان کە لە کۆڕبەندی دافۆس بەڕێوە دەچوو ئەویش بابەتی پرسی ژینگە بووە کە بە تێر و تەسەلی قسەی لەسەر دەکرێت بۆ مەبەستا گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی پاراستن و ژینگە گفتوگۆی لەگەڵ دەکەین. مامۆستا بەخێربێیت. بێگومان ئاگایت هەبووە سەبارەت بۆ ئەوەی کە لە کۆڕبەندی دافۆس بەڕێوە دەچێت چۆن باسی ژینگە کرا؟ بەڵێ بێگومان مەسئلەی ژینگە لە هەرێمی کوردستاندا دەتوانین بڵێن کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان توانی کوردستان یا هەرێمی کوردستان بخاتە سەر نەخشەی جیهان لە ڕووی گۆڕانکاریەکانی کەشوهەوە لە ڕووی ئەوەی کە ئێمە کارا بووین بەشدار بووین لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراقا توانیمان بەڵگەنامەی پشکداریە نیشتیمانیەکانی عێراق بۆ گۆڕانکاری کەشوهەوە کە داوامان لێکرابوو لەلایەن سکرتارێتی ڕێکەوتنامەی پاریس بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئامادەی بکەین بیگەێنینە سکرتارێتی ڕێکەوتنامەی پاریس لە 15/2021 دواتر لە 1/12/2021 کەوتە بواری جێبەجێکردن. خۆشبەختانە پێش سەفەری جەنابی ڕێزەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دافۆس لە 21/12 لە کۆتایی ساڵی 22 لە ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە هەبوو بانگێشتیان کردم لەوێدا بوو بەهۆی ئەوەی کە ئێمە وەکو دەستەی ژینگە بۆ ساڵی 2023 پلانی خۆمان بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوە و ئەم لێکەوتانەی کە لەم کۆنگرە جیهانیانەدا لی دەکەوێتەوە خۆمانی بۆ ئامادە بکەین ئەو بۆ خۆشبەختانە ڕەزامەندیدا جەنابیان لەسەر ئەو پلانە کە دەستەی ژینگە هەیەی بۆ ساڵی 2023 مانای چیە؟ مانای ئەوەیە کە دەزانین ئێمە وڵاتان بازنە گەورەکەی کارکردن و کاراکردنی هەر وڵاتێک لە ڕووی جیهانیەوە بریتە لە بازنەی سیاست. بازنەی سیاست بەهێز نابێ ئەگەر بێت و ئابووری بەهێز نەبێ. بەڵام ئەم ئابووریە بەهێزە هەموو ئەو ساڵانەی ڕابردوو لە دوای شۆڕشی پیشەسازیەوە لە 1950 تا دەگەینە ئەم ساڵانەی دوایی بۆتە مای زیانگەیاندن بە ژینگە. چونکە ئەو ئابووریە بەهێزە بۆتە هۆی بەکارهێنانی زۆرترین یا بڵێن زۆرترین بەرهەم بە پیسکردنی ژینگە. ئێستا لە کۆڕبەندی دافۆس ئەمجارە قسەکان بەو ئاراستەیە چڕبۆتەوە کە بەڵێ ناتوانین ڕەوڕەوەی ئابووری ڕاگرین پێویستە بەردەوام بێ بەڵام بە بەکارهێنانی سەرچاوی وزەی خاوێن بۆ پەنابردنە سەر ئەوەی کە ئێمە چۆن بتوانین وزە بەرهەم بێنین لە سەرچاوی وزەی خاوێنی وەکو ئاو و هەوا و گەرمی و تشکی خۆر. زۆر باشە ئەو قێرانانی کە ئێستا ینی جیهانی گرتوتەوە لە ڕووی با بڵێن ژینگەیەوە چین ئێستا کە زۆر بەرچاوە ئەوانەی کە بەرچاون ئەو لێکەوتانەیە یاخود ئەو دەرهاویشتانەیە ئێمە وتمان لە ئەنجامی بەکارهێنانی سەرچاوی وزەی کلاسیکی کە بریتە لە نەوت و لە غاز و لە خەڵوزی بەردین ئەم سیانە پێکەوە بوونەتە هۆی ئەوەی کە ژینگە پیس بێ. لە ئەنجامی پیسبوونی ژینگەدا ئەتوانین بڵێن ئەوەی کە دەرکەوتووە گازە گەرمکارەکانە. گازە گەرمکارەکانش بە پلەی یەکەم گازی دوانە ئۆکسیدی کاربۆنە و ئەوی دیکەشیان بریتە لە گازی میثان. ئەمانە لە بەرگە هەوادا بوونەتە هۆی ئەوەی کەوا گۆی زەوی پلەی گەرمی ڕووکەشی یا ڕووی سەر زەوی بەرز بێتەوە. ئەم بەرزبوونەوە بۆتە هۆی ئەوەی کە کۆمەڵە دیاردەیەک ئێستاکە ئاسەوارەکانی دەرەکەوێت. ئەویش بریتێ لە چی؟ بریتەوەی لە لایەکی جیهاندا لافاوێکی زۆرە لە لایەکی دیکەی جیهاندا سووتانی دارستانەکانە لە شوێنێکی تردا بە بیابان بوونە لە شوێنێکی تردا دابەزینی ئاستی ئاوی ژێرزەویە لە شوێنێکی تردا کەمبوونەوەی ئاوە خۆی لە خۆیدا لە شوێنێکی تردا بارانێکی بەخوڕە لە شوێنێکی تردا بێبارانی وشکە ساڵیە. هەموو ئەمانەش کاریگەری هەیە بەسەرچی بەسەر کشت و کاڵ بەسەر هەموو سێکتەرەکانی دیکەدا بەسەر هەژارکردنی خەڵکدا بەسەر کەمبوونەوەی بڕی ئەو خۆراکەی کە جیهان پێویستە بەرهەمی بێنێ بەهۆی زیادکردنی بەتەمایی زیادکردنی هەژاران لە جیهاندا کە ئێستاکە لە 8 ملیۆنەکەدا لە 8 ملیارەکەدا لە 8 ملیار دانیشتوانی جیهاندا 1 ملیاری برسیە ئێستا. باشە باست کرد کە لە دافۆس لە پانێلەکانی ئەوێ باس لەوە کرا کە بۆ بەرەنگاربنەوە لەم قەیرانە ژینگەیانە پشت بە وزەی نوێ بۆ خاوێن ئەنی بژیرێت. تازە کار لە کار نەترازاوە ینی بۆ خێراییە دەتوانرێت ئەوە بکرێت. پرسیارێکی جوانە ئەم مەسەلەی کار لە کاترازانە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن ئەنتۆنیۆ گۆتێرێشی سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان زوو هەمان ئەو قسەی بەڕێزت ئەداتەوە بەگوێی وڵاتانی جیهاندا. کام وڵاتانی جیهان 20 G20 چونکە لە ڕۆمە لە ساڵی پاریشدا جارێکی دیکە پێی کوتن لە 180 گازە گەرمکارەکانی گۆی زەوی دەرەنجامی چالاکی ئابووری 20 وڵاتی جیهانە 20 وڵاتی جیهانە کەواتە 20 وڵاتی جیهان ئەگەر لە نێو خۆیاندا ڕێک نەکەون لەسەر ئەوەی گازە گەرمکارەکان کەمکەنەوە بە دوو ڕێگە دەتوانن یا ئەوەتە دەبێت ئابووری تا ڕادەیەک ئەو تەماحی کە هەیەە لە ڕووی ئابووریە کەمیکەنەوە بەرهەم کەمکەنەوە تاوەکو وزەی ئەوە دەکرێت لە کاتێکدا تەماحی ئابووری ڕاستە کاتە ئەمەیە کە هەر کاتی خۆشی
مەهاتما گاندی دەیگوت ئەوەی کە لە سروشتا هەیە و ئەوەی کە لە گۆی زەویدا هەیە بەشی هەموو چۆن دەڵێ ئاواتەکانی ئێمە دەکا بەس بەشی تەماحەکانی ئێمە ناکە کەواتە کە ئەویان ناکرێ دەبێت پەنابەری نەبەر ئەوەی کە بەردەوام بین وەکو باسم کرد لەسەر ڕەوڕەوەی پێشکەوتنی ئابووری بەڵام بە پەنابردنە بەر وزەی خاوێن هەروەکو ئێستا لە ژێرنووسەکانی ئێوەشە هەبوو کە شۆڵتس ڕاوشکاری ئەڵمانیا داڵە تا ساڵی 2045 دەبێت هەموو ئابووریمان پشت بەستوو بێ بە وزەی خاوێن ئەوە دەکرێت یاخود ئەگەر کرا ژنگەیەکی پاکمان دەبێت بەدڵنیاری دەتوانین بڵێن دەکرێت کردنەکە چیە چونکە دوجار ئەوەی کە بۆتە مایی دروستکردنی ئەم بارودۆخی ئێستاکە لێکەوتەکان و دەراویشتەکانی گۆڕانکاری کەش و هەوازیان بە مرۆڤایەتی دەگەێنێ بێگومان هەر مرۆڤەکانە بەڵام کام مرۆڤوتمان مرۆڤەکان ئەوانەی بڕیار بەدەستن ئەوانەی کە G20 بە پلەی یەکەم چونکە ئەگەر تەماشا بکەین ئێمە خاڵێکی تر زۆر گرنگە کە ئێمە بەرهەممان هەیە لە هەندێک بواردا بەڵام دووبارە دەسووتێنرێ وەکو غاز ئەم غازەی کە ئێستاکە بەڕاستی هەیە و لەگەڵ بەرهەمهێنانی نەوتدا غازێکی بەفی ڕۆچوو هەیە یەکەم رووسایە دووەم عێراقا لە ئاستی جیهاندا سێمیان ئێرانە و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا توانیمانە لە دووشۆن لە سەرسەنگ و لە گەرمیان ئەو غازە کە لەگەڵ بەرهەمهێنانی نەوتدا دێتە دەر هەندێکی بجێڕ درێتەوە و خەزن بکرێتەوە کۆگا بکرێتەوە بەشێکی دیکەی کارەبای پێ بەرهەمێنین لە کاتێکە هێشتا عێراق ئەم کاری ئەنجام نەداوە ئەمە کارێکە لە هەرێمی کوردستاندا ئەنجام دراوە لە چوارچێوەی عێراقدا مەبەستم ئەوە بوو کە بڵێم ئێمە ئەتوانین ئەوە باسکەین کە ئەم چۆن دەڵێ سەرچاوەکانی وزەی کلاسیکی دەتوانرێت کاریگەریمان هەبێ بەسەریەوە زیانەکانی کەم بکەینەوە ئەتوانین سوود لە ئەزمموی نەڕویژ وەرگین بەڵێ نەوت بەرهەم دێنین بەڵام ئەتوانین نەوتێک بەرهەم بێنین بەبێ کاربۆن واتامی پێڵێن کاربۆن کەپچەر بە میکانیزمێک بە تەکنۆلۆژیایە کاربۆنەکەی لێ بگرینەوە ئێمە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەمڕۆ کە قسە دەکەین دوێنێ ئێمە لەگەڵ کۆمپانیایەکی ئەوروپیدا لەم کارین کە لەگەڵ ئێمە و وەزارەتی سامانە سروشتەکانە چۆن ئەم میکانیزم و تەکنۆلۆژیا تازە لە هەرێمی کوردستانە بە خەرج بین چونکە ئێمەش پشتگیری پشت ئەستورین بە نەوت ناتوانین دەستبەرداری نەودین بەڵام دەتوانین بەرهەمێنان بکەین لە نەوتدا بەبێ کاربۆن باشە گرنگی ئەم کۆڕبندی کە ئێستا لە داڤۆس بەڕێوە دەچێت کۆڕبندی داڤۆس بۆ هەرێمی کوردستان چێ یاخود بەم شێوەیە پرسیارەکە بکەم هەرێمی کوردستان چۆن سوود لە کۆڕبندەکەی داڤۆس وەربگرێت لە ڕووی ژینگەیەوە ڕاستە کەواتە ئەمە پرسیارەکەیە کە ئێستاکە لە ئاستی جیهاندا ئێمە شتێکمان هەیە کە چووینە نێو ڕێکەوتنامەی پاریس لە چوارچێوەی ڕێکەوتنامەی پاریسا سندوقێکی پێی دەوترێ GCF یعنی بەمانە کوردیەکەی واتە سندوقی سەوزی کەش و هەوا سندوقی سەوزی کەش و هەوا یارمەتی ئەو وڵاتانەی وەک ئێمە دەدا کە ئێمە دەستمان نییە لە گەرمکردنی گۆی زەوی بەڵام قوربانیەکانی ئێمە لە قوربانیەکانی گەرمبوونی گۆی زەوین لە ئاستی وڵاتانی هەموو جیهاندا عێراق بە هەرێمی کوردستان و پێنجەمین زیان لێکەوتووە لە کاتێکا بەڕێژەی لە سەتایەکیش دەستی نییە لە دروستکردنی ئەو گەرمکردە کەواتە ئەو سندوقە ئەوە سندوقی یەکەمە سندوقی دووەم پار کە شاندی هەرێمی کوردستان و دەستەی ژینگە بەشداریان تێدا کرد لە شەرمشێق سندوقێکی دیکە هاتۆتە ئارا و پێی دەوترێت سندوقی زیانەکان ئەو سندوقی زیانانەش ئێستا بۆ کۆب 28 لە وڵاتی ئیمارات دەبێت لە ئەم ساڵدا ئەوە ئەم دوو سندوقە دەتوانین یارمەتی ئێمە بن بەچی دەتوانین یارمەتی ئێمە بن بەوەی کە ئێمە ئەم پرۆژانی کە لە هەرێمی کوردستاندا ئەنجامی دەدەین لە 125 کارەبای هەرێمی کوردستان لە ڕێگەی سەرچاوی سۆلار و ئاوە هایدرۆیەکەواتە ئێمە ئەگەر ئەم پرۆژانە بنووسینەوە بڵێن بەهۆی ئەم پرۆژانەوە توانیمانە ئەوەندە کاربۆن کەم بکەینەوە پێی دەوترێ بازاری کاربۆن کە کەممان کردوتەوە لە بری ئەوە دەتوانین فەند و یارمەتی وەرگین ئێستا کاری ئێمە لەگەڵ ئەم ڕێکخراوەی کە ئاماژەم پێکرد لەگەڵ ئەم کۆمپانیایی کە ئاماژەم پێکرد ئەوەیە بێت جەردێکەکە بۆ هەرێمی کوردستان هەر هەنگاوێک هەرێمی کوردستان دەینێ لە بواری بەکارهێنانی سەرچاوی وزەی خاوێن کاربۆنەکەمان بۆ حساب دەکا چەندمان کاربۆن کەم کردوتەوە ئێمە بەپێی ئەوە ئێمە یارمەتی دەدرین باش بە ئەمە بێتە دوا پرسیار هەرێمی کوردستان ژینگەیەکی چۆنی هەیە ژینگەی هەرێمی کوردستان ئەتوانی ئێمە بەو چۆن دەڵێ زاراوەی کە پێڵێن مۆدیریت لە خۆمانەوە قسەیە ناکەین چونکە ئێمە لەگەڵ جیایزێتی ئەڵمانی و لەگەڵ FMI فنلەندی ئەم کارەمان ئەنجام داوە بۆ ماوەی 2 ساڵ لە هەرێمی کوردستاندا ئێستا لە هەنگاوی دووەم داین هەولێر و دوهۆکی بۆمان تەواو کرد ئێستا سلێمانی و هەڵەبجەمان ئەمساڵ بۆ ئەنجامەداتەوە لە هەردوو حاڵەتێکدا ئێمەی بە مۆدیریت ئێمەی بە حاڵەتێکی مامناوەنداناوە دەڵێ تا ئێستا هەتا ئێستاکە هەتا ئەم کارە و تا ئەم خەدەی کە ئێستاکە هەمانە ئێمە لە حاڵەتێکی مامناوەندین واتە نەگەشتونێتە ئەوەی کە بڵێن هاومان هەوامان خاکمان پیس بووە بەڵام لە هەمان کاتیشدا وریامان دەکاتەوە ئاگادارمان دەکاتەوە ئەگەر پێشکەوتنە پیشەسازیەکانمان بەم شێوازە بڕوا و
چارەسەری بۆ نەدۆزینەوە ڕەنگە بەرەو خراپتر بڕوات لەبەر ئەوە ئاگداریشمان دەکاتەوە و دڵنیاییشمان هەیە بۆ داهات و باشتر بکرێت بە دڵنیایی. بەڕێز عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی پاراستن و ژینگە زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.